بڕۆ. ماوەدەکەی پێبینیت؟ بەڵێ. چیت پێ بوو؟ هێرۆینم پێ بوو. هاتمەوە گوتی ماوەڵە گوتی خەرشنێ گوتم خەرشی کوردستانەوە گوتی بڕۆ. ئەم بخۆم جێم بێ بووە ئەفسەرەکە گوتی لێ کوردم با خراپ بن. ئەم تۆمەتبارەی دیکە کوڕی مەلایەکی بە نێوبانگی شاری هەولێرە. خۆی دەڵێت باوکم لە خەفەتی من جاڵدە لێیدا و مرد. تۆ باوکت مەلا بووە نیە؟ تۆ خۆشت مواد بەکارێنی وایە؟ چیت بەکارێنە؟ کریستال. چۆن دەست دەکەوت؟ ئاسانە دەستکەوتنی؟ نەخێر ئاسان نییە بەس چۆن دەڵێ موادەکە پیا دەبی برادەرە تەبیتم پیا دەبیتن بەس ئەسلەکەی نازانێت چی پیا دەکەی. باش مالیدە چەنە؟ 1990 ئیشی چی بۆ خۆت؟ وەرجێڕە. وەرجێڕ؟ بەڵێ. چ زمانێک؟ ئینگلیزی تووچی لۆ کوردی. ئینگلیزی و تورکی؟ بۆ کوردی. بۆ کوردی. ئەزێت نابێت تۆزێک دەنگت بەرزکەیتەوە بۆی جۆم لێت بێت؟ ئینگلیزی تووچی لۆ کوردی. باشە. چەندێکە گیراویت؟ 5 مانگە. پێشتر گیراویت؟ بەڵێ. هەر لەسەر مواد؟ بەڵێ. چەند حکوم درایت؟ بەڵێ. چەندێک؟ 8 مانگە. جارێکیش؟ 5 مانگە دانیشتم. 5 مانگە. بەڵێ. بۆ جاری یەکەم دەرست وەرنەگرتووە بۆ دووەم جار؟ بۆ چوومەوە دەرێ برادەرەکەم هەردی دووبارە بوو. برادەری دووبارە چوومەوە لای. ئەوەی لەسەری جیدام هەر چوومەوە لایبی. چووی داوات کردەوە داوای موادت کردەوە؟ نە چووی لای موادی لا بوو. ئۆتۆماتیک حەزم چوێ. باوکی بەڕێزت ئەمری خوای کردەوە؟ بەڵێ. بۆچی ئەمری خوای کرد؟ لە خەفاتەوە پیشەوەی چییە پیشێ من چییە؟ لەبەرەوەی مامۆستای ئاینی بوو؟ پیشێ منیش مەواد بەکارهێنارەوە. خەڵک پێیان دەوت هەست دەکرد باوکت زۆر خەفەت لە دەستەوە دڵنیایە چۆن؟ خێزانە منداڵت هەیە؟ خێزانم چووە لەسەر گیرام جارەکەی منداڵم جاری پێشوو کە گیرایت خێزانت ڕۆشتە ماڵی باوکی داوای تەلاقی کرد؟ گوتی تاو خازوورم ڕازی نەبوو منداڵەکەم بۆ هێشتەوە. منداڵەکەت لەکوێ ئێستا؟ لای ماڵی دایکمە دایکمە تەنیا. تەمەنی منداڵەکەت چەندە؟ ئەو ساڵ دەبێت بە 7 ساڵ. ئەم ساڵ دەبێتە 7 مانگی ساڵ. 5 دەبێت 7 ساڵ. چیت لێ کاکەی خۆیت؟ هیچ شتێکی کریستاڵت خواردووە کە کریستاڵ دەخۆیت جسمت چی لێت؟ هیچ نییە خووە. ئەمن حیز بە هیچ شتێک ناکەمە. پاژەوەی دەگیرێ قەلبت ئەو شتانی لێدە عەسخایان دەبێت هیچ شتێک مادە چیوانی هەم. ئەو قەلبی مێ. ئەوە چی ئەو زیبکانەی دەکەن؟ ئەوە هەمووی ئی کریستالە فڕیدە. پاژەوەی دەگیرێ 5 مانگ 6 مانگ فڕیدە. ئەگەر نە هیچ جەوەک حتى ئێستا یەک نەفەر با بڵێ جەوی هەیە. جەوی نییە خووە. خووە؟ خووە. لەبەرەوەی جەوی نییە ئەو توتەیە خۆی بە دە ڕۆژ نە سەرخۆش دەبی نە هیچ ئەوەندەی پێوە دەگری. دە ڕۆژە من نەنووستی مەدانە نیشتمە نانم نەخواردی هیچ قسەم لەگە کەس نەکردی بەس خواردیتم. هیچیش سەد جاوەکم نەدیتە لێ. بەس تێکنی دێ هیچ ئەوەندە دوژمنم بۆ زیادە بێرەوەندە. ئەوە زانیم خێزانت لە دەست داوە؟ باوکم لە دەست داوە. باوکیشت لە دەست داوە؟ چیترە لە دەست داوە؟ ئیشەکەم کارەکەم لە دەست داوە. مانگی $2300 ماعاشم بوو چەند بوو ماگانە؟ $2300 بۆ چەند؟ چەند بوو. بینەروبی سەری تۆپستۆری گەنجێکە مانگانەکەی 23 وەرەقە بووە $2300 بووە. وەرجێڕی زمانەکانی تورکی و ئینگلیزی بووە. موچەکەی لە دەست داوە، خێزانی لە دەست داوە. باوکی لە خەفەتی ئەمە تووشی جەڵدە بوو؟ بەڵێ. جەڵدە لێی دەدات و وەفات دەکات. کوڕیەکێک لە مامۆستا ئاینیەکانی شاری هەولێر بووە. چیترێ لە دەستدا؟ چاودەورەکە کەس و کار خەزم و کەس هەمووی پێ عەیبە قسەت لەگەڵ بکە.